بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوەتان باش. من بنار مستەفا هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV ئەمڕۆ 2 دیسەمبەری 2021. ئازیزان بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ TV لە کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆر خۆیان دەبینەوە سەرەتا سەبارەت بە کۆنفرانسی دابران و قسە و باسێک کە مەلا بەختیار لەوێدا ئەنجامیدا گفتوگویەکمان دەبێت و هەروەها سەبارەت بە ناڕەزاتیەکانی خوێندکاران لە هەفتەی ڕابردوودا بۆ دەرماڵەوە و بە دیاریکراویش مامەڵەی دەسەڵاتداران و هێزە ئەمنیەکان لە بەرامبەریان گفتوگویەکی ترمان دەبێت و لە نێوانیشیدا سەرنجی پێشەنگ سەبارەت بە مەسەلەی بەنابەری پێشکەشی ئێوە دەکرێت. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان و ئێوەش دەتوانن وەکو بەرنامەکانی پێشووتر سەرنج و تێبینیەکانی خۆتان بە کۆمنت بنووسن و من ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەم و پێکەوە گفتوگوی زیندوو ئەنجام دەدەین. ئازیزان لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە کۆنفرانسی دابران و قسە و باسەکانی مەلا بەختیار لەگەڵ تایر حەسەن گفتوگویەک ئەنجام دەدەین. ئێوارەت باشتر حەسەن و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ TVدا ئامادە بیت. ئێوارەی خۆتان و تەماشاکەرانی تەلەڤیزۆنی پێشەنگ باش، زۆر سپاس بۆ تۆ بنارگیان. هیوادارم گفتوگویەکی پرسوودمانە بێ. هیوادارین. کۆنفرانسی دابران ئەنجام درا و مەلا بەختیار چەند بتەیەکی تێدا پێشکەش کرد کە زۆرێک لە ناوڕۆکی ئەو وتانە من پێم خۆشە بیان کەمە پرسیار و ئاراستەی ئێوەی کەم. بەجیا لەوەی کە وردەکاریەکانی باسکەم، بەڵام بابەتێک کە مەلا بەختیار زۆر جەختی لەسەر دەکردەوە دیموکراسی بوو، ئاشتەوایی دیموکراسی و واقعی بینین. بۆ نەباسی لەوە دەکرد کە نەتوندڕەوی ئیسلامیەکان ڕێگە چارەیەوە، نەتوندڕەوی چەپڕەوەکانیش. مەبەست لەم ئاشتەوایی دیموکراسی و واقعی بینینە چییە لە ڕوانگەی تۆوە؟ سەرەتا با من پێش ئەوەی کە جوابی پرسیارەکەی تۆ بەمەوە بە ئەوە بڵێم کە من وەختێک لەسەر قسەکانی مەلا بەختیار قسە ئەەکەم، مەلا بەختیار وەکو کەسێکی وەک ڕۆشنبیرێک، هەر ڕۆشنبیرێکی تر لە کوردستان کە لەسەر دیموکراسی و پەرلەمان و چەمکی دیموکراسی قسەی کرد بێ ناکەم، چونکەوە شتێکە کرێ بەشەر مەقالەی لەسەر بنووسێ یا شتێکی لەسەر بنووسێ. من جواب و قسەکانی من لە بەرامبەر مەلا بەختیارە، مەلا بەختیار وەکو ئەندامی ئەنجومەنی باڵای پاراستنی بەرژەوەندەکانی یەکێتی، وەکو یەکێ لە ڕەهبەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە نزیک بە 2 ملیۆن بۆ 2 ملیۆن و نیو بەشەر لە ژێر دەسەڵاتی حیزبەکەی ئەواژی بەم جۆرە من خەریکم جواب بدەمەوە، چونکە ئەمە نەخشی هەیە لە جواب، ینی جێگای هەیە لە جوابەکانی منە کە لەسەر شتەکانی مەلا بەختیارێ بڵێ. ئەمە یەک. دووهەم، قسەکانی مەلا بەختیار لێوان لێوە لە تەناقوزات. من بەڕاستی نازانم چۆن مەلا بەختیار ئەتوانێت ئەم هەموو تەناقوزاتانە، تەناقوزاتی فکری، شتی ناڕاست و دروست، گێڕانەوەی شتی تاریخی نادروست، لێکدانەوەی ناعیلمی، بەشێکی نازانم بیرمە کردەوە کە ئەمە بەشێکی بێسەوادیە بەڕاستی یا بەشێک یا هەرمەڵی لێ ئەزانێ. بەڵام دوای بۆ نەتیجەیە گەیشتم کە خۆی لە نێو بزوتنەوەیکی ناسیۆنال ئیسلامیدایە، بۆیە قاچێکی لەوێ قاچێکی دەیە بە شکلێکی مۆدێرن خۆی لە کۆمەڵگەی کوردستانە نیشان بە. بۆیە ممکنی ئەم دووشتە بەیەکەوە تەناقوزەکان لێوە سەرچاوی گرتووە. بۆیە مەلا بەختیار بازەکەڵێ ئێمە لە ناوەڕاستی ئەم خەتەیەین، نەبان چەپ کە زۆرتر مەبەستی ئێمەیە، نە ئیسلامیەکان و سەلەفیەکان کە زۆرتر مەبەستی ئیسلامیەکانە، ئەمان خەتی ناوەڕاستیان گرتووە. مەلا بەختیار یەک شت لە دیدگای فکری لەسەر دیموکراسی خۆی لێنادا، ئەویش بنەمای ئابووری دیموکراسیە، ئابووری سیاسی کۆمەلگەیە، ئەو کۆمەلگایە کە دیموکراسی پارلەمانی کە زۆرتر مەبەستی مەلا بەختیار ئەوەیە. ئەمە جەوهەری مشتەرەکی هەموو باڵە جۆراجۆرەکانی دیموکراسیە، دیموکراسی خەڵقی، دیموکراسی لیبرالی، دیموکراسی پەرلەمانی. لە بناغەدا دیموکراسی خۆی لە قەرنی 18 و 19 ئەنجامی گەشەی سەرمایەداریە کە هاتۆتە پێشەوە لە بەرامبەر دەسەڵاتی مطلقی مەسیحیەت بەسەر دەوڵەتە و هێنانە پێشەوەی مەسەلەی چەمکی فەرد، مەسەلەی هەڵبژاردن، بەشداریکردنی خەڵک لە ڕێگەی پەرلەمانەوە لە ئینتیخاباتەکانەوە، دروستکردنی پەرلەمان. و لە سەرەتادا ئەم دیموکراسیە خۆ تەنیا ئەو کەسانەیە گرتەوە کە مالیکێتی خصوصیان هەیە، یا دەوڵەمەندەکان یەکگرتەوە، یا سپی پێستەکان یەکگرتەوە، بە هیچ شێوەی ڕەشکردەکانی ناگرتەوە، ژنانی ناگرتەوە، ئەوان بۆیان نەبوو کۆیلەکانی ناگرتەوە.
هەموو ئەوانەی کە هاتوۆتە نێو چەمکی دیموکراسی و باسی دیموکراسی غەربیەکەم باسی ئەم کارتۆنی کوردستان ناکەم کە دوای باسی ڕۆژەکەم هەموو ئەوانەی کە هاتوۆتە ناوی دوای ژن بەشداری کردووە ڕەشپێت بەشداری کردووە هەموو کەسێ بۆی هەیە خۆی لەو دیموکراسی پەرلەمانیا خۆی هەڵبژێرێ و بەشداری بێت لە دەنگدانا سەرنجام هەمووی خەباتێکە کە بە شکلێکی غێری قانونی بزوتنەوەی جۆرا و جۆرەکانی تر کردویانەوە بەسەر دیموکراسی بۆرژواییە داسەپێنراوە بزوتنەوەی سۆسیالیستی یەکێکە لەو بزوتنەوەی کە بە شکلێکی غێری قانونی فشاری هێناوە بۆی کە ژنان بخاتە نێو ئەم پرۆسەیەوە بە هەر حاڵ دامێنەی ئازادی و مافە سەرەتایەکانی خەڵک لە نێو ئەم پرۆسەیە زۆرتر فراوانتر بێتەوە بەڵام یەک مەسەلەی ئەسلی کە لە نێو مەسەلەی دیموکراسیە مەلا بەختیار لەسەری قسە ناکە و ڕیشەی چەوستانەوەی بەشەر لەوێەوە سەرچاواگرێ چینایەتی بوونی کۆمەلگایە اقتصادی سیاسی کۆمەلگەیە لە دیموکراسیە کۆمەلگە بە فەرز وەرگیراوە کە سەرمایەدار هەیە و کرێکار هەیە کەسانێکن ساحەبی هۆیەکانی بەرهەمێنان کەسانێکن بە کرێ کارەکەم شتێکیان نییە بۆ ژیان بێژگەل لە فرۆشتنی هێزی کاریان چینایەتی بوونی کۆمەلگا ئازادبوونی بازار پارە بۆ ئەمە پۆلیس سەرکوت هەموو ئەمانە بەشی ئۆرگانهای جۆراوجۆری دیموکراسی مەلا بەختیار هەمووی کورس دەکاتەوە لەوەیە کە ئاشتەوایی بکەین ڕێزی ئاین و ئاینزاکان بگرین ڕێگەبین کە خەڵک قسە بکە قسەکانمان نەرم بێ ئەمە بەشێکی ئێجگار کەم و ئەسەم ناچیزی دیموکراسی غەربیە بۆیە بەڵام وەرە تۆ تەماشای کە مەلا بەختیار باسی واقعیە دەکاڵێ واقعیەت ببینین باز نەدەین بەسەر واقعیەتە واقعەت چییە؟ واقعەت هەموو بە حیزبێکی سیاسی پێویستە واقعیەت بناسێ هەلومەرجی کۆمەلگەکە بناسێ بەڵام دوو جۆر تێگەیشتن هەیە تێگەیشتنیکانەوەیە کە تۆ دەبێ هەلومەرجە بناسی بۆی بیگۆڕی بە شکلێکی باشتر و شکلێکی شۆڕژگەڕانە بەشێکی تریانەوەی کەڵێ واقعەت بناسی بۆی و واقعەتە بمێنێتەوە طبعا ئەوەی کە لە دەسەڵاتایە هەوڵا واقعەتە هەروە درێژەی بێ ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنایە و تایبەت کرێکار و کۆمونیزم دەیەوێ واقعەتەکە بناسی بەڵام واقعەتەکە بە شکلێکی شۆڕژگەڕانە خەڵک بێنێتە مەیدانی سیاست و ئەم واقعەتە بگۆڕێ مەلا بەختیار باسی واقعەت دەکە واقعەت دروستەکرێ واقعەت دروستەکرێ من پرسیارە لەوەکەم بڕۆ سەیری جلی قوتابیانی زانکۆی سلێمانی ساڵی هەفتاکان و هەشتاکان کە ئێسش 2021 کە بڕۆ سەیری جلی قوتابیانی زانکۆکانی سلێمانی کە بڕۆ سەیری دیوار و دار و بەردی قوتابیانی زانکۆی کابولکە بڕۆ ئێستا سەیری قوتابیانی زانکۆی کابولکە چی ئەم وەزعیەتەی دوای 40-50 ساڵ هێنایە دواوە پراکتیکی ئەحزابی سیاسی مەلا بەختیار خۆی ساحەبی حیزبێکە 30 دانە ساڵە کە هاتنی یەکەم کارکە دەستیان پێکرد بە ژن کوشتن دەستیان پێکرد لە شاری سلێمانی دەوروبەری بە ژن کوشتن دەستیان پێکرد لە ژێر ناوی ئەوانەی کە ئەمانە بەعسی بوون بەڵام هەموو ئەنفارچیەکان و سەرۆکجاشەکانیان هەمووی مستەشارەکانیان هەمووی ئازاد کرد و بەشێکی زۆریان ئێستا بە پلەی وەزیر خانەنشین و بەشێکی زۆریانەتە لەو سەرکردایەتی حیزبەکانن بە کوشتنی ژنان دەستیان بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ناوڕۆژی ئەو قسەیە کە نە توندڕەوی ئیسلامی وە نە نمونەی توندڕەوی چەپەکان کە ستالینی بە نمونە هێنایەوە کە ئەمانە هیچیان ناتوانن ئازادی بۆ تاکیکانی کۆمەڵگا لە ئازادی عەقیدە و ئازادی پەرستنی ئەو ئاینەی کە بیانەوێت بە شێوەیەکی ئازادانە فراهەم بێت ئەمە واقعەتی تیان نیەمەگەر ئەزانی چۆنە خۆ ئەبێ ئەو بڵێ کە چۆن ئەمە لە کوردستانە کرێ چۆن ئەم دیموکراسی ئێستا حالیان لە سەرتاسەری دنیاە ئەو دیموکراسی ئۆرجیناڵش کە مەلا بەختیار باسیەکە لە کاتی ئینتیخاباتەکانە لە 150 خەڵک بەشداری ناکەن لەبەرەوەی هیچ ئومێدێکیان بەوە نییە لەبەرەوەی زانن کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئاستی ژیان و گوزەرانیان ناگۆڕێ لە خەڵکی ئەوروپا خەڵکی ئەڵمانیا خەڵکی نەزان کوێ ئەمریکا بەشداری ناکەن لە پرۆسەیە ئەو پرۆسەی کە دەوڵەتی ڕەفاهی سەردەمی هەفتاکان و هەشتاکانی دەورانی جەنگی سارد کۆتایی هاتووە سەرمایەداری لە نێو یەک بنبەستێکی گەورەی زەبەلاحی ئابووری سیاسی لە دنیادا قەراری گرتووە چەندین ساڵ ئەمە درێژەی هەیە و ئەمە بەسەر تەواوی جەستە و ژیانی کۆمەلگەی دنیاوە دیارە یەک کەسێکی وەکو ئەمە لە سایە ئەم دیموکراسیا کەسێکی وەکو ساحەبی شەریکەی تێسلا ئەتوانێت هەموو ئەفریقا بەخێوکە ملیارەهای دۆلاری لەسەر یەکتری ناوە
کەسی هەچی سەبەت و سامانی دنیا هەیە لە سەتا یەکی کۆمەلگەی بەشەری کۆبۆتەوە لە سانەوەنۆکەی بەقەر هەموو لە سانەوەنۆکەی هەیە لە سایەکی ئەمەیە تەناقوزاتی سیستمی سەرمایەداری کە مەلا بەختیار دەڵێ باشترین ئەلگۆیە بۆ بەڕێوەبردننی ژیانی کۆمەلگە خەڵک قەشمەری بەم شتانێ بەڵام تایبەتی تر لەسەر ئەوە بڵێم بۆیە وتم من جوابی مەلا بەختیار وەرگەوە دەمەوە ئەو واقعەتی کە لە کوردستانە هەیە حیزبەکەی ئەو کە تایە ئەو لە ڕەسیا وەستاوە و ئەندامی ئەنجومەری بەرژەوەندیەکان پاراسی بەرژەوەندەکانێتی هەردوێنێ 400 دانە تەلەبیان کەسیان لە خۆپشاندەران لەژێر ئەشکەنجە و لەژێر بۆریە ڕاگرتووە شارەکان ئەسکەرتاریت کردو بەڵامی دیعایەوە کاکە ئەم دیموکراسیە لە کوردستانە ئاشتەوایی دروستەکە حیزبەکەی چێ دەستی گرتووە بۆ نایکە ئەگەر بێت و یەکسانی ژنوبیا ڕابگەێنن خەڵک لە کوردستانە هەمووی بەسەر یەکێتیاڵن نەخێرەوە دژی کۆمەلگەیە ئەگەر ڕای بگەێنێ مافە سەرەتایەکانی خەڵکی کوردستان ئەگەر مافە جیهان شمولیەکانی خەڵکی کوردستان بکە بە بنەما خەڵکی کوردستان پێیان ناخۆشە لەژێر سایی دەسەڵاتی حیزبەکەی ئەوان نزیک بە 10,000 ژن کوژراوە فقط بە دلیلی ناموسی لەژێر سایی دەسەڵاتی حیزبەکەیەوە مناڵان لەسەر جادەکانە کەوتون لەسەر ژێر سایی دەسەڵاتی حیزبەکەی ئەوە دەیان ئۆرگانی جۆراوجۆر و پەیمانگای مەسهەبی و ئیسلامی کە شەو ڕۆژ خەریکن بە مۆدێرنیزم بە ژن بە گۆرانی بە شیعر بە هونەر جوێنەدەن ئەگەر نالی شاعیر لەسەر بمایە لە کوردستانە ئەمانە فتوە قەتڵیان دەرەکرد ئەم واقعەتە حیزبەکەی ئەو لە کوردستانە بەشی شێری پێ بڕێ من نەزانم مەلا بەختیارم عادەتە ناشرینەشی هەیە ئەڵێ جاوە من لێ مەسئول نیم من لەسەریشتم کردوتووە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسیمانە دژیێمانەمانە ناخوە لە کاتێکا تو ئەم قسانەکەی هێشتا معاشی حیزبەکە وەرەگری لە کاتێکان قسانەکەی هێشتا لە نێو سەرکردایەتی حیزبەکەتە هەر ئەڵەی بەدیلی یەکێتیە دەی ئەو یەکێتیە کە ئێستا ئەم جێشی هەیە خۆت مەگەر نەدوت ئەگەر یەکێتی یەکدانیش نەهێنێ هەر یەکێتیە مەگەر خۆت نەدوت لە بەرامبەر ڕەنسەناویەوت ئەگەر دەنگ نەهێنین چەکەکانمان تەسلیم ناکەین ئێمە چەک تەسلیم ناکەین حکومەت تەسلیم ناکەین ئەی کۆمە بنەما سەرەتایەکانی دیموکراسیە ئەگەر تۆ قەرارە ئەماکەی ئەی مەگەر خۆت می دەڵێ پێم وابێت ئێوەش گوێتان لێ بوو کە نازانم چی بڤێ و چی ئەمەیە ئەومە پرسیاری داهاتوم کە ئێوە چەنێ هاوڕان لەگەڵم دەربڕینەدا کە ئەوتی تابووەکان وەلا بنیان و هیچ تابوویەک نەبێت دیارە هەڵبەت ئەوتی تاپۆ بەڵام دیارە مەبەستی لە تابووە و وەوتی کە تەنها دیارش دیار مەبەستی ئاتایز و بەڵام وشەی مولحید و ئیلحادی بەکارهێنا کە تەنها ئەوانە بڤەیە ئایا هاوڕای لەگەڵەوەی کە تەنها ئاتایست بوون بڤە بێت ئەخر من ئەمە بزانم کە خۆ نەیوت بۆچی بڤەیە ئێستا من ئەگەر بە مناڵەکەم بڵێم دەزمەیە لەو ئاگرە بڤەیە ئەبێ پێی بڵێم کە لەبەرەوەی دەستی دەسووتێ دەزمەیە لەو کارەبایە بڤەیە لەبەرەوەی ئەدگرێ دەزمەیە لەو چەقۆیە تیژە لەبەرەوەی دەست دەبڕێ بەس مەلا بەختیار نەیوت ئەم ئیلحادە بۆت بڤەیە ئەمە یەک دوو شتی متەناقض یەکیان بڵێ تابووەکان لابەری بەڵام بڵێ قورئان و پێغەمبەر و چی ئەمانە هێڵی سوورن ئەگەر من بمەوێت لەسەر ئەمانە قسە بکەم ڕەخنە بگرم لەمانە لەسەر ئەو شتەی کە تۆ پێی ئەڵەی بڤەیە بۆ نمونە ئەگەر من بڵێم من باوەڕم بەوە نییە من بەتایبەت ئەم هەسارەیی ئێمە بەشێکە لە دەربت تەبانە گە لە ئەستێرەی دەربت تەبانە کە لەم سەریەوە بۆ ئەو سەری 120,000 ساڵی ڕووناشیە ئەگەر بگەینە ئەو سەریشی هێشتا وازانین لە حەوشەکەی خۆمانە نیسبەتەن بە گەورەی گردوون گە لە ئەستێرەیەکی تر هەیە لە پەنامانەوە ئەگە تەلەڤیزیۆنی جامیعە بڵێ ئەو گەلاسیێرەیە 2 ملیۆن ساڵی ڕووناچی لە ئێمە و دوورە گەر بشگەینە ئەوێ هێشتا پێمان وایە لەسەر دیواری ماڵەکەمانەوە سەیری ماڵەکەی ئەو دیوەکەی بەنسبەت بە گەورەی گردوون ئەوەی کە ئێوە ئەڵێن خوا مەجموعەیە مەلایکەتی دانا و چاوەڕێت سەیری 8 ملیۆن بەشەرەکە لەسەر ئەم زەوی و گردون بەم گەورەیە سەیرێکە بزانێ کێ بیراخواتەوە کێ ویستی خواتەوە کێ سێکسەکە هەمووەمانە بنووسن و دوایی هەڵیگرن مەحکەمەیکە من بەم قەشمەرجاریە باوەڕم نییە بۆم نییە ئەمە بڵێ ئەمە بڤێ یا تەلەڤیزیۆنی جامیعە بۆی نییە ئەمە بڵێ باوەڕ ناکەم بەم شتە باوەڕم بە سوزانم ئەفسانەی ئادەم و حەوانیە باوەڕم بە قسەکەوەیە کە بەشەرەبێ ئازاد بێ هەچیەک بڵێ بیڵێ بڤە چییە بۆیە ئەوە تەناقوزێکە خۆی بۆی حەل ناکرێت بە تایبەت ئەو کە دەسەڵاتی بەدەستەوەیە من پێم وتی لەژێر دەسەڵاتی ئەوانە
جارێ باسی یەک شتی کرد نازانم بێ ئاگایە لە دنیایا چی باسیەوەی کرد کە وەکو جامعەی ئەزهەر بکەین جامعەی ئەزهەر کە چەند بە جوانی و بە شیرینی باسی ئیسلامەکە بابەجیان نیوەی ڕۆشنبیرەکانی میسر هاواریان لێ هەڵساوە لە بەرامبەر بەرنامەی لە بەرامبەر ئەو دەخالەتی جامعەی ئەسەر کە لە تەدریس و لە خوێندنی لە میسرا حکوومەتی میسری خەریکە دەستی ئەمانە کورت دەکاتەوە لەسەر خوێندن و نووسین لە میسرا لەبەرەوەی کە پڕ و پڕە لە تۆمەتیژی لە ئیهانە بە سوکایەتی بە ئینسان لە تحقیر بە ژنان لە تحقیر بە هونەر لە تحقیر بە زانست ئەیانەوەی دووری خەنەوە لەسەر خوێندن و نووسین و لەم بارەی و کاریان کردووە بڕۆبزانە سێری و سیمینارانەکە کە ڕۆشنبیرەکانی میسر و ئەدیبەکانی میسر لە دژی جامعەی ئەزهەرێکن کەچی ستایشی جامعەی ئەزهەرێکن بەهەرحاڵ مەلابەختیار پێیەکی لە نێو ئیسلامی سیاسیە لەبەرەوەی ناسیۆنالیزمی کورد خۆی دیوێکی ئیسلامی سیاسیە بەشێکە لەوە بەشێکە لە پایەکانی ڕاگرتنی دەسەڵاتی بۆیە وەختێک یەتە مەیدان بۆ قسەکردن لەسەر دیموکراسی لەگەڵ ئەمە هەموو تەناقوزایە گیرەخوا لەسەر سەرەتاییتری ماف گیرەخواوە پێ بزانێ ئەو بۆری بەدەستانی ئاسایشی سلێمانی کە لەو قوتابیانیان بۆ سەرەتاییترین مافیان ئەمە دیموکراسی نییە جاوە بۆ جوابمانەتۆڵە لە مەکتەبی سیاسی حزبەکەمانە قسەم کردو من دژی بووم بۆیە شانی خۆی لەم شتە خاڵیە کاتەوە ئەمە ناخوا کەس گوێ لە قسەیە ناگرێت پێ وەکو هەڵسوڕاوێکی ناسراوی کۆمونیستی لە کوردستانە پێم خۆشە دروست لەسەر ئەو بابەتە لەگەڵ ئێوەدا بدوێم کە ئەو زۆر نمونەی مارکس و ئەنجوس و کۆمونیستی بەنمونە هێنایەوە کە وەکو شێوەیەکی خەیاڵەکە ئەم خەیاڵە ناتوانێت لە ئەرزی کۆمەڵگادا شتێک بنیاد بنێت لە هەوڵات لە سەرەتای قسەکان تا وەکو واقعبینەکە ئاماژەتان پێدا بەڵام ئەوان نمونەی ئێوەشی هێنایەوە کە بۆ نمونە پێشبینیەکانی مارکس و ئەنجوس بەوەی کە لە ئەڵمانیادا چینی کرێکار دەتوانێت بە سەرکەوتن بگا ئەمە فەشەلی هێنا و لەوێ هیتلەر و نازی سەرکەوتنیان هێناوە کۆی قسەکانی زیاتر لەو قسەیەک بووڕووی بە کۆمونیستەکان کە لە خەیاڵدا دەژین پێم خۆشە بۆ چوونی ئێوە سەبارەت بەم تێڕوانینە ببیستن جانێ بەلەوەی کە ئەوەی کە مارکس پێشبینیە کرد و ڕووی نەدایە ئەوەی کە لینین پێشبینیە کرد لە دوای جەنگی جیهانی یەکەم کە لە هاوکات لەگەڵ شۆڕشی 1970 رووسایە لە ئەڵمانیا شار ڕووبات چکە ئەڵمانیات لەسەر قەراغی تەقینەوە بوو جەدەلیەت و دیالەکتیکی تیۆری مارکسیزم نیشانەدا چونکە لە تیۆری مارکسیزمە ئایندە بەسراوەتەوە بە پراتیکێکی پێشڕۆ کە ئینسانەکانی کەن ئایندە شتێک نییە نووسرابێتەوە یا خەیاڵێک بێ یا هەرچی شتێک بێ بەسراوەتەوە بۆی کە لە دەوری چ پراکتیکێکی دیاریکراو و لە چ هەلومەرجێکی سیاسی و کۆمەڵایەتی دیاریکراوە ئەم پراکتیکە کۆمەڵایەتی ئەبێتە پێشەوە بە بڕای من لە ئەڵمانیا لەسەر قەراغی شۆڕش بوو ئەوەی کە نەبوو بەوە تەبدیل نەبوو بە شۆڕش و نازیەکان بردیان ئەو قسانە نەبوو کە مەلابەختیارەتی بێتوانایی چەپ بوو بەرچاوڕۆشنی چەپ بوو چەپ لە خۆشخەیاڵی ئاژیە ئەوە بوو وای کرد کە ئالتەرناتیوی ناسیۆنالیزم بیگرێ و ناسیۆنالیزم بیبە ئەویش نەک بەوەی کە مەلابەختیار وتی قسەی چەپەکان نانێکی ناخستە سەر سفرەی کرێکاران بەڵام قسەی نازیەکان توانی خەڵک بێنێ لەسەر چی لەسەرەوەی کە لە سڵحی فرسایە کەرامەتی نەتەوەی ئەڵمانیا ڕۆشا بوو شتیوانیە یەک شیعارێکی بەرجەستە کە نازیەکان بوویانەوە بوو کە لە دژی جوولەکەکان بوون جوولەکەکانیش سەرمایەدارانی گەورەی ئەڵمانیا بوون لە دژی جوولەکەکان هاتن بۆ ئەمە هێزیان بۆ کردەوە وەوتیان ئەگەر بێت و ئەم جوولەکانە ئیمکانات و سەروەت و سامانیان کۆنتڕۆل کرێت لایەن دەوڵەتەوە و تەوزیع کرێ بەسەرینی ئەڵمانیەکانە بۆیە مەسەلەی فقر مەسەلەی گێژاوی برسێتی هەمومانە چارەسەرەکرد و بۆمە دەستیان پێکرد و قات و قڕی و هۆڵۆکۆست و هەمووانە هەنگاو بە هەنگاو هات و لە پێش هەموو شتێکە کۆمونیستەکان و سۆشیالیستەکان بوونە قوربانی کە بە لێشاو کەوتنە ئەعدامکردنیە بەبەسمەوەیە بێتوانایی چەپ جواب نەدانەوەی چەپ بەو کلێنەی لە حکوومەتکردن کە هات بۆ پێشەوە ئەمە وای کرد کە نازیەکان بیبن هەمیشەش کۆمەلگا کە ئەکەوێتە دەورانی شۆڕش گێڕانەوە ئەگەر چەپ کۆمونیستەکان نەیبن هێزێکی کەی بۆ ژافی با واقعیەتە وامە پراتیکی شۆڕش گێڕانە ئەم مەسەلەی دیاریەکە و ئەمە دیالەکتیکی مارکسیزم نیشانەدا نەک فەشەلەکەی ئەمە یەک دووهەم بەڵام مەسەلە لەسەر واقعی بوون و واقعی نەبوونەکە ئەو واقعەتە کە ئەی خۆڵقێنن دوایی بە خەڵگەڵێن ئەوە واقعەتە سەیری کە واقعەتەکە قبولی ناکەوە مەخەیاڵە بەس من پرسیارێک دەکەم باشە سەرمایەداری بە ئێوە هەر بڵێ دەسەڵاتی ئێوە لە کوردستان بەس لە شاری سلێمانیە بەقەر مەکە و مەدینە مزگەوتان داناوە
دەیان پەیمانگای جۆرا و جۆری دینی و ئەحزابی سیاسی بە پارە و پولی ئەو کۆمەلگایە ئێوە ئەیکەن بە گەرویانە لە پەرلەمانەکە تا داتان ناون لە تەلەڤیزۆنەوە باسی ئەوە کاکە مناڵی نۆمانگە بۆی هەیە و ئەبێت زەواج بکات قیناعەکە لەسەر تینی ژنان دواییش دەڵێ ئەمە واقعەتی کۆمەلگەی کوردستانە دواییش بۆ ئەمە پۆلیسی داناوە بۆ ئەمە مزگەوتی داناوە بۆ ئەمە ئاسایشی داناوە بۆ ئەمە دژە تیرۆری داناوە باشەگە دەسەڵاتەکە ئێوە دەسەڵاتێکە و دیموکراسی و دەسەڵاتی بۆرژوایی دەسەڵاتێکە جواب دەرەوەیە بە هەموو پێداویستەکانی بەشەر ئەم هەموو هێزە سەرکردن بۆ سەرکردنی خەڵکان بۆ چییە باشە ئەمە واقعی نییە ئەوە واقعیە کە ئەم هەموو ملیاردێر و گومرگە کە لاهوری شێخ جەنیڵێ بەس داهاتی گومرجی پەروێزخان داهاتی گومرگی باشماخ لە 2 ڕۆژە 6 ملیۆن دلار یعنی لە مایەکان 90 ملیۆن دلار باشە بەس داهاتی 2 ڕۆژی 6 ملیۆن دلارە باشە ئەمە واقعیە یا ئەوەی کە ئەنجومەنی شاعری سلێمانی لەلایەن خەڵکەوە هەڵ ببژێرە شوراکانی خۆیان هەڵ ببژێرێ سەربەت و سامانی ئەو کۆمەلگای لەلایەن نوێنەرانی هەڵبژێراوی خەڵکەوە بەسەر کۆمەلگایە تەوزیعکرێ ئەمەیان واقعیە یاوەی کە مەجموعە ملیاردێر ملیۆنەری داناوە لە پەرلەمانی کوردستان بێ ئیش بێکار یەکی 5 ملیۆن دینار هەموو مانگێ وەرەگرن کۆمەڵێک حمایان بەدواوەیە تازەترین سەیارانە خەیتە ژێر دوای 4 ساڵەکەش تەقاوتێکی بە 3 ملیۆن دینار ئەمەیان واقعیە یاوەی کە خەڵک لە گەڕک لە کارگا نوێنەری هەڵبژێراوی خۆی پێ کامیان واقعیە ئەگەر ئەمەیان واقعی نییە بۆ بە زۆری چەک واقعی نییە وێڵی کە با واقعی نەبێ بۆ بە زۆری چەک سەرکتیەکەی بۆ ئەیان گری کە خۆپشاندانەکەن بۆ ئەیان گری کە ئەیان ئیرادی خۆیان بێنە مەیدان و خۆیان دەسەڵات بگرنە دەست ئەگەر وایە بۆ چەکی بۆ چییە بۆی مەدەسمەوەیە کە قسەیەکی پوچە کەس گوێی لە ناگرێەوە کە ئەمە خەیاڵە دنی ینی سەرەت و سامانی کۆمەلگە بە یەکسانی بەسەر دانیشتوانی کۆمەلگە دابش بکرێ خەیاڵە بیمەی بەکاری هەڵبەت زۆر هەیە لەسەر پرسیار زۆری تر هەیە لەسەر قسەکانی مەلا بەختیار بیکەم بەڵام کاتمان کەمە بۆیە دەرفەتی هێڵمەوە بۆ خۆت ئەگەر بابەتێکی تر ما بتانەوێ وەڵامی پێ بدەنەوە فەرمون بە قورتی من ویستم ئەوە بڵێم کە لە کۆمەلگەی کوردستانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حکوومەتی پەرلەمانی سیستمی پەرلەمانی دەسەڵاتی پەرلەمانی لە ئارادا نییە و ناتوانێ ببێ لەبەرەوەی نیازی سەرمایهداری ئاوها دەسەڵاتێکی نیازی نییە سەرمایە بە ئاوها دەسەڵاتێکی سیاسی سەرخانێکی سیاسی گەشە ناکا سەرمایە لەبەرەوەی ئەو وڵاتانە وڵاتانی حەوزەی کاری هەرزانن پێویست بۆوە کە سەرمایە بۆ ئەوەی گەشە بکە و بۆ ئەوەی کەڵەکە بێ دەبێت کرێکاران لە بێدەنگیە ڕابگرێ هێزی کاریان بە هەرزان بکڕێ کرێکاران لە بێدەنگ ینی هێزی کاری هەرزان و کرێکارانی بێدەنگ بۆ بێدەنگکردنی کرێکاران کە ڕازی بن بە کرێکی کەم هێزی کاریان بفرۆشن و سەرمایە کەڵەکە بێ مەلا پێویستە مزگە پێویستە ئاسایش پێویستە دژە تیرۆر پێویستە سەرکوتی سیاسی پێویستە کۆنەپەرستی پێویستە دەمارگیری تۆخکردنەوەی دەمارگیری قەومی لە بینی کرێکاران و لە بینی خەڵکی زەحمەتکێشەوانە پێویستە تەحقیری ژنان پێویستە لە ماڵەوە ڕاگرتنی ژنان پێویستە نایەکسانی ژن و پیا و پێویستە کاری مناڵان پێویستە هەموو ئەمانە پێداویستی و کۆمەلگەیەن کۆمەلگەی پێداویستی سەرمایەن بۆی کە سەرمایە بتوانێت گەشە بکە بڵۆیە پاشان لە کۆمەلگەیەکی ئەگەر بتەوێت هەتا حکوومەتێکی پەرلەمانی دەسەڵاتی سیستمێکی پەرلەمانی لە کوردستان دروست بێ ئاخر خۆ پێویستی بەوەی کە حزبێکی لیبرالیە بێ حزبێک کە سنەتی خەباتکارانەی خەباتی لیبرالی لەو کۆمەلگایە هەبێ و سەرنجام کۆمەڵێک کەسی لیبرالی هەبێ کە جامانەکە داکەن و چاکەت و پانتۆڵی لەبەرکە نامی بە لیبرال و سنەتی خەباتی لیبرالی لەو کۆمەلگایە بچەرخێنی ئەوە تا مەلا بەختیاری هیچەکە لەو کەسانی زۆرترین قسەی لەسەر دیموکراسی کردووە ئەڵێ خوا و پێغەمبەر و قورئان بفێ ئەڵێ ئیلحاد بفێ ئەمە دیموکراسی خالصەکەی یعنی قەرار بێ دیموکراسی لە کوردستانە دروست بێ ئەبێ مەلا بەختیار لە ڕاستی ئابوەزن چونکە زۆرترین قسەی لەسەر کردووە ئەوە بە ناوزەتکردنی کەسێکی وەکو مەلا بەختیار بە لیبرال ئیشتیباهە حزبەکەی کە حزبێکی ناسیۆنال عەشایەرە ناسیۆنال ئیسلامیە چۆن دەتوانێت سیستمێکی پەرلەمانی دروستکە بۆیە خۆشی هیچ ڕەبتێکی بە نەبە لیبرالی نەبە سیستمی پەرلەمانی نەبە دیموکراسیەوە نییە هیچ شتێکی بۆیە شتێکی ئاوێ نەکرد لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە
ئیمکانی نییە، ناتوانێت سەرمایە پێویستی نییە. تار حەسان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە بابەتێک دەبینی سەبارەت بە چۆنێتی کۆمەکردن بە پەنابەران، بابەتێکی کورتی سەرنجی پێشەنگ و پاشان سەبارەت بە ناڕەزاتەکانی خوێندکاران بۆ دەرماڵەوە بە دیاریکراویش مامەڵەی هێزە ئەمنیەکان و دەسەڵاتداران لە بەرامبەر خوێندکاران گفتوگویەکترمان دەبێت لەگەڵ ئیبراهیم حوسێن. لەگەڵمان بمێنەوە. سەرنجی پێشەنگ. چۆن یارمەتی پەنابەران بدەین؟ دیمەنە دڵتەزێنەکانی سنووری بەلاڕوسیا و پۆڵەندا ناخی هەمووانی هەژاندووە و ئارەزوو یارمەتیدانی پەنابەران بێگومان خواستێکی گەورەی مرۆییە. لەبەر ئەوەی دەرفەتەکانی یارمەتیدانی پەنابەران سنووردارە، ڕەنگە زۆرێکیش پێیان وابێت کە هیچ ڕێگەیەک نەبێت بۆ یارمەتیدانیان. ئێمە لێرە 5 ڕێگە ئەخەینە ڕوو بە هیوایی دەرگاکاتەوە بۆ ئەوانەی خواستیانە یارمەتی پەنابەران بدەن. یەکەم ئەوە درک بکە کە لەگەڵ خواستی یارمەتیدانتدا تەنهانیت و بێگومان کەسانی نزیکی دەوروبەرت هەمان خواستیان هەیە. ڕۆشنە کە کاری پێکەوەی سوود و کاریگەری زیاترە تا کاری تەنهایی. بۆیە لە هەنگاوی سەرەتادا ڕاوێژ لەگەڵ کەسانی نزیکت بکە و لەسەر ئەم بابەتانە بدوێن و هەوڵ بدەن بە دەستە جەمعی کار بکەن. دووهەم بەشداری گفتوگۆکان بکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و ماڵپەڕ و میدیاکاندا لە پاڵ ماف و خواستەکانی پەنابەران ڕاوەستە و بەرپەرچی هەموو ئەو ئیدعایانە بدەرەوە کە بە گومانەوە لە پەنابەران ئەڕوانن یان دۆخەکەیان بە کەم وەردەگرن. هەمیشە لەسەر ئەو بنەمایە بدوێ کە پەنابەران قوربانی هەم سیاسەتەکانی دەسەڵاتدارانی کوردستان و هەم سیاسەتی وڵاتانی ئەوروپان. سێهەم کۆمەکی ئەو ڕێکخراوانە بکە کە یارمەتی دەگەێنە پەنابەران و جەنگی بەدەستهێنانی مافەکانیانەکەن. لە پێشەمویانەوە فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عراقی کە لەم مەیدانەدا مێژوویەکی درێژ و پڕەزمونی هەیە. هەموو کۆمەکێک جێگەی خۆی بێت لە بەڕێبارێکی بچووکەوە تا بەشداری لە کەمپین و چالاکی و ناڕەزایەتەکان تا ئامادەی نیشاندان بۆ کاری خۆبەخشانە. چوارهەم بەشدار بە لە فشارهێنان بۆ دەسەڵاتدارانی کوردستان و عێراق و کاربەدەستانی وڵاتانی پەیوەندیدار کە بەرپرسیارەتی نیشان بدەن و لە نیکەم پێداویستیە سەرەتاییەکانی پەنابەران لە ئەستۆ ببن و لە تراژیدیای گەورە ڕزگاریان بکەن. پێنجەم ئەگەر یەکێک لە زمانەکانی وڵاتانی ئەوروپا ئەزانیت هەوڵ بدە لە ڕێگەی پەیوەندیکردن بە ڕێکخرا و لایەنە مرۆڤدەستەکان و دەستگاکانی ڕاگەیاندن کاریگەری دابنێن لە سەر نیشاندانی هۆکارەکانی پەنابەربوون و پێویستی هاوکاریکردنی پەنابەران تا کاریگەری لە سەرڕای گشتی دابنێن لە بەشەوەندی پەنابەران. لەم دۆخە دژوار و سنووردانانی گەیاندنی یارمەتیدا ئێمە ئەم خاڵانە پێشنیارەکەین. ئەگەر ئێوەش هەر بیرۆکێکی تر یان ڕێگەیەکی تر بە گونجاوەزانن ئەوە پێشەنگ تیڤی لە خزمەتتاندایە و دەتوانن لێرەوە بیرۆکەکانی خۆتان بگەێنن. هەروەها ئومێد دەکەین 3 هاوڕێت لەم خاڵانە ئاگدار بکەیتەوە بە تاکردن یاخود ناردنی ئەم ڤیددیۆ بۆیان. هەروەها بانگەوازیان بکە کە ئەوانیش بیرۆکەکانی خۆیان بۆ یارمەتیدانی پەنابەران بخەنە ڕوو. هەڵبەت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا زیاتر لە سەر ئەم بابەتانە ئەدوێن کە پێویستە چی بکرێت تا خەڵکی ناچار بە ژیانی پەنابەری نەبن. بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و سەبارەت بە ناڕەزایەتیەکان لە کوردستان و بە دیاریکراویش ناڕەزایەتی خوێندکاران و مامەڵەی دەسەڵاتداران لەگەڵیاندا لەگەڵ ئیبراهیم حوسێن تاوتۆ دەکەین. ئیبراهیم حوسێن ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە. ئێوارە ئێوەش باش و زۆر سپاسانەکەم و ئێوارە باش بۆ هەموو جێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس. زۆر سپاس. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە هێندە ماوەیەکی زۆر نییە لە کوردستان و عێراقدا هەڵبژاردن ئەنجام دراوە و هەر بە
کەمتر لە 2 مانگ دوایم هەڵبژاردنە کۆمەڵێ ناڕەزایەتی ئەنجام دراون هەر لەوانەی مامۆستانی وانە بێش هەر لەوەی کە کۆمەڵێک لە دانیشتوانانی هەندێک گەڕک لە بەرامبەر کەمی خزمەتگوزاریەکانیاندا ناڕەزایەتی دەکەن وە لە هەفتەی ڕابردووشدا 5 ڕۆژ لەسەریەک خۆپیشاندانی فراوانی خوێندگاکانی باڵا بوو لە چەندین شار و شارۆچکەی کوردستان. ئەم ڕێژە زۆرە لە ناڕزایەتی لە کوردستاندا بۆچی دوای هەڵبژاردنەکان بە ئەنجام گەیشت؟ ڕاستی ئەوەی کە ئێستا ڕوئەدا چاوەڕوان کراو بوو چونکە پرۆسەی هەڵبژاردن یان سناریۆی گاڵتەجاری هەڵبژاردن ئێمە پێشترش هەر لە ڕێگەی پێشەنگ تیڤیۆ باسی ئەوەمان کرد کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەشەریەتی کرێکار و زەحمەتکێش گەیشتوەتە حاڵەتێکی دیاریکراو لە ڕەتکردنەوەی ئەو هەلومەرجی ژیانە سەخت و مەینەتی بێمافیە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و سەرتاپاگیرەی کە لە سایی دەسەڵاتی حاکمانی بۆرژواییە ئەمڕۆی عێراق و کوردستانە پێیگەیشتون بۆیە چاوەڕوان کراو بوو کە ڕۆژانی داهاتوو دوای ئەم هەڵبژاردنە کۆمەلگای عێراق بەشەریەت لە عێراق و کوردستان بە هەر شێوەیە کە لە توانایدا و لە ئیمکانیدایە دێتە مەیدان بەرگری لە خۆی دەکات مقاومەت دەکات. ئەمە ناچاریە چونکە چی هەلومەرج زیاتر بەرەو پێشەوە دەچێت چی ئەم کۆنەپەرستیە زیاتر لە وەڵامدانەوە بە پێداویستی هەرە سەرەتایەکانی ژانێکی شایستەی ئینسانی داماوتر و دەستە پاچەتر لە ڕوانگەی ئەو بەشەریەتە گەورەوە دەردەکەوێت ئەوەی تر دەکەوێتە ژێر فشار وەوەی تر دەکەوێتە بەرامبەر مەوج و شەپۆلی ڕەتکردنەوەیەک لە دوای یەکەکانی بەشەریەت یعنی ئەوەی کە هەیە بە بڕوای من ئەوەیە کە ئیتر هەرچی ئێمە لەو هەلومەرجەدا دەڕۆینە پێشەوە هەرچی کۆمەلگا زیاتر دەچێتە پێشەوە پردەکانی پشتی سەری دەڕوخێ بەمانایەک ڕێگایشتری لە بەردەمدانامێنێت جگە لەوەی کە بە هەر شێوەیەکی ممکن کە لە بەردەستیدایە بەرگری لە خۆی بکە بەرگری لە ژیانی بکە بەرگری لە مافی بکە بەرگری لە حرمەتی بکە بەرگری لە نانی بکە بەرگری لە ئاسایش و خۆشبەختی خۆی بکات ئەوەی کە خوێندکارانی شارەکانی کوردستان لە ڕادەیەکی دیاریکراودا نیشانیاندا تەنیا بە بڕوای من دەریچەیەکی چووکی بە ئێمە نیشاندا کە ئەگەر بەشەریەتێک ئامادە بێت لەسەر داخوازی دەرماڵە و 150,000 و 200,000 و ئەوانە ئامادە بێ ئەو کۆنەپەرسیە بەو شێوە بخاتە تنگانەوە بێگومان ئەو ڕۆژانەی کە بگاتە ئەو قناعەتەی کە پێویستە هەموو ژیانی خۆی لەدەست بگرێت پێویستە شەڕ لەسەر هەموو شتەکانی ژیانی خۆی بکات لەسەر هەموو خۆشبەختی خۆی بکات لەسەر هەموو ئازادی خۆی بکات ئەو کاتە کاری ئەو کۆنەپەرستیە بۆرژواییە یەکلا دەکاتەوە و دەیپێچێتەوە ئەمە تەنیا بە بڕوای من تەنیا سەرەتای هاتنە مەیدانە جددی ترەچینایەتیەکانی داهاتووی عێراق و کوردستانە هەرچی بەشەریەتی کرێکار و زەحمەتکێش بەشە جۆراوجۆرەکانی ئەو بەشەریەتی کرێکار و زەحمەتکێشە شانسی خۆیان تاقی دەکەنەوە سەرنجامی وەکو سەرنجامێکی ناچاری بۆ ئەنجامگیریە دەگەن کە پێویستە تەکانێکی جددی تریچیناتی لە خۆی نیشاندات اتحاد و یەکگرتنێکی جددی چیناتی نیشاندات بۆ ئەوەی ئەو کۆنەپەرستیە بۆرژواییە کە ئیمکانی هیچ سازشێکی لەگەڵ بەشەریەتان نییە پیشانیاندا ناتوانن سازش لەگەڵ تەنانەت خواستی نان بکەن خواستی موچە بکەن خواستی حەقی وەرگرتنی حەقی ئەو کارانە بکەن کە ئەو کۆمەڵ بەشەریەت لەو کۆمەڵگەها دەیکات ئەوە کەی دەگاتە ئەو جێگایە ڕۆژێک دەگاتە ئەو جێگایە بەڵام ئەم هاتنە مەیدانانەی ئەمڕۆ تەنیا پلیکانەیەکن بۆ ئەو ڕۆژانە تەنیا پرۆسەی تەمرینکردنی ئەو بەشەریەتەیە کەی دەگاتە ئەوێ کە لە تەکانێکی گەورەتر و جددیتردا دەستی ئەو کۆنەپەرستیە ببڕێ لە بێخەوە بیەوێ لە کۆڵخۆی کاتەوە ئەمانە پرۆسەی کۆمەڵە پرۆسەیەکی سیاسی لە ڕەتکردنەوەن کە هەڵگری با بڵێن ماکەکانی هاتنە مەیدانە گەورەترەکانی داهاتون بۆ مانایك دەتوانین بڵێن تازە ئێمە دەتوانین بڵێن
بەشەریەت بەو ئاستە لە چاوەڕوانی کە پێی گەیشتووە بەو ئاستە لە ئومێد کە بە ژیانی خۆی هەیەی ڕۆژانی داهاتوو بێگومان جددیتر ڕوونتر بەرگری لە خۆی دەکات ڕوونتر ئەم دەسەڵاتە ڕەتەکاتەوە ئێمە بینیمان هەتا و خوێندکارانی کە یەخەی سەرانی یەکەمی ئەو دەسەڵاتیانە گوتو بە ڕوونی پیانەوت کە ئێمە ئێستا هیچ ئومێدێکمان بە ئێوە نەماوە ئێوە هیچ شتێکتان لە دڵی ئێمەدا نەماوە بەڵام ئێستا خەریکین وەکو بڵێ زۆران بازیتان لەگەڵدا دەکەین و خەریکی خۆمان لەگەڵ ئێوە تاقی دەکەینەوە بەمانایەک ئینزارێک ئیلتیماتۆمێک بەوەی کە ڕۆژانی داهاتوو لە بینی ئێمە و ئێوەدا ماوە لەسەر ئەمە دواتر پرسیاری ترما بێت کە بەڵێنەکانی دەسەڵاتداران و ئەو قسانەی کە لە بەرامبەر خواستی خوێندکارانە کردویانە چەندێک جێی باوەڕ و یان جێی ئومێدە بەڵام پێش ئەوە ئەمێ مامەڵەی دەسەڵاتداران و بە دیاریکاریش هێزە ئەمنیەکان لە بەرامبەر خۆپشاندانی خوێندکاراندا بۆ چوونی ئێوە وەرگرن بەوەی کە هێز ئەمنیەکان چوونە ناو حرەمی زانکۆوە بەوەی کە بەپێی ئامارە ناڕەسمیەکان پتر لە 600 کەس دەستگیر کرابوون لە ماوەی ئەو چەند ڕۆژی خوێندکارانەداوە چەندین دیمەنی ناخۆش و دڵپەزێریش دەبینرا بەوەی کە هێز ئەمنیەکان شەق لەسەری خوێندکاران دەدەن خوێندکارێکە بە چەند کەسێک گیرا و یەکێکی تر شەقیان پێ دەکێشێت کاتێکە ئەم دیمەنانە دەبینیت و ئەو هەواڵانە دەبیستیت و باز لە دەستگیرکردنی 600 کەس دەکرێت بە بۆچینی تۆ ئەمە چی پەیامێک دەدات لەلایەن دەسەڵاتدارانەوە بە بڕوای من ئەو پەیامە ئەدا بە هەمومان مڵی ناوەڕۆکی ئەوە هەلومەرجە حساسیەت و با بڵین لەبەر یەک ترازانی تەواوی پەیوەندی ئەم بەشەریەتەیە بەو دەسەڵاتە بەو کۆنەپەرستیە بۆرژواییەوە واتە ئەگەر دەقیقتر ورتر لەسەر ئەوە بڵێم دەتوانم ئەوە بڵێم کە بەشەریەت ئەو لەو جەنگ و لەو داوایە کە لەسەر ژیان هەیە لەسەر نان هەیە لەسەر کار هەیە لەسەر ئازادی هەیە هیچیان توانای سازشکردنیان نەماوە بەڕاستی ناتوانێت سازشکاوی کە بینیمان لە ڕاستیە ڕاگەاندنی جەنگ بوو لە دژی کۆمەڵگا ڕاگەاندی جەنگ بوو لە دژی بەشە جۆرە و جۆرەکانی ئەو بەشەریەتە لە دژی قوتابیان و خوێندکارانێک کە بەشی هەرە زۆریان لە خێزانە کەم دەرامەتەکان لە خێزانە کرێکار و زەحمەتکێشەکانی ئەو کۆمەڵگایە بوون واتە ئەوە پێتەڵێ کە نە ئەو بەشەریەتە تازە دەتوانێت دەستبەرداری ژیانی خۆی بێ دەستبەرداری کەرامەتی خۆی بێ دەستبەرداری نان و کار و ژیان و ئازادی و ڕیفاه و خۆشبەختی خۆی بێ و نە ئەو کۆنەپەرستیش دەتوانێت تەنانەت لەسەر لەو ئاستە هەرەکەمەشدا واتە لەسەر مەسەلەی نان ژیان حەدلانی هەرەکەمەکانی پێداویستی ژیانێکی ئینسانی سازش لەگەڵ ئەو کۆمەڵگایە بکات واتە حاڵەتێکی زۆر زۆر تایبەتە کە وای کردووە کە نەو بەشەرێتە بتوانێت تازە دابنیشێ دەستەوسان دابنیشێ بە دیار بەڵێنی پوچ و بێهودەی ئەو دەسەڵاتەوە دابنیشێ ئەو کۆنەپەرسە بۆرژواییەوە دابنیشێ وەنە ئەو دەسەڵاتە بۆرژوایی ئەمڕۆی کوردستان و تەنانەت عێراقیش دەتوانێت سازش لەسەر سازش بکات سازش لەگەڵ بەشەریەت کات تەسلیم بە داخوازیەکانی خەڵک بێت تەسلیم بە مەسەلەی داوای ژیان بێت داوای نان بێت داوای ئاسوودەیی بێت داوای هین بێت داوای ژیانێکی پارێزراو بێ ئەم کۆنەپەرستیە بۆرژواییە گەیشتووەتە دوا دەتوانم بڵێم بەرکەوتنی لەگەڵ خواستە هەرەسادەکانی کۆمەڵگا بەشە جۆرا جۆرەکانی کۆمەڵگا ئەوەندە کۆنکرێت بووە ئەوەندە دیاریکراو بووە ئەوەندە واقعی بووە بەدەست دەتوانی هەستی پێ بکەیت لە هەموو جێگاک دەتوانی هەستی پێ بکەیت ئەو بەرکەوتن تەنیا ئەوە نیە ئەو ڕۆژانەی کە شارەکانیان میلیتاریزە کرد لە بەرامبەر خواستی دەرماڵەیەکی 150,000 بڕۆ ناو هەر خێزانێک دەمی هەر ئینسانێکی ئەو کۆمەڵگایە بکەوە پێتەڵێ کە ئیتر ئەم ژیانە قابلی قبول نییە ئەم هەلومەرجە ناکرێت قبول بکرێ ئێمە ئەم ژیانەمان ناوێ ئەمە خواستێکی ئەوەندە گەورە ڕەتکردنەوەیکی ئەوەندە گەورەیە کە درەنگیا زوو
دەگاتە جێگایکی تر دەگاتە هەلو مەرجێکی تر دەگاتە هاوسەنجێکی تر ئەوەی کە ئێستا بەڕاستی ئەو ڕۆژانەی کە هەموو خەڵکی کوردستان بینیان بیرت لەوە ئەکردەوە مەسەلەن ئەگەر ئەو کۆمەلگایە بگاتە ئەو قەناعەتەی کە پێویستە جددیتر دەست بۆ ژیانی خۆی بەرێت جددیتر بۆ ئەو هەلومەرجە تێبکۆشێ و دەستی بە چەک ڕابکات چی بەمانە ئەکرد ئەمانە بیر لەوە دەبێت ئەوە بێنینە بەرچاوی خۆمان وەختێکە بەشێکی دیاریکراوی ئەو کۆمەلگا 5 میلیۆنێ بگاتە ئەو قەناعەتەی کە مادام من ناچارم لەسەر ئاوم لەسەر ژیانم لەسەر کارم لەسەر کارەبام لەسەر مانەوەم لەسەر شوێنی لەسەر خانوم لەسەر هەموو شتێکم شەڕ بکەم بەشێکی دیاریکراوی ئەو کۆمەلگا 5 میلیۆنە گەر بگاتە ئەو قەناعەتەی کە دەبێت لە ڕیشەوە لەم کۆنەپەرستیە بدرێت دەبێت لە ڕیشەوە ئەم هەلومەرجە هەڵبکەندرێت و دەست بۆ چەک بەرێ و دەست بۆ ڕێگرتنێکی چینایەتی و شۆڕژگەڕانەی جددی بەرێ دەتوانین و کاتە تەسەوڕ بکەین کە وەزعەکە هەلومەرجەکە بەکوێ ئەگات تازە لەو کاتەیە بە بڕای من پرۆسەی ئاڵوگۆڕێکی جددیتر دێتە ئاراوە درەنگیان زوو ئەمە ڕوو ئەدات بارحاڵ لە هەر ئاستێکدا بێت ئەوەی کە بەکوێ دەگات و نەتیجەکەی دەبێت بە چی شتێکی ترە بەڵام بەرحاڵ ئەو بەشەریەتە بە سەختی بە قوڵی پێویستی بە ئەوەیە کە ئەو شێوە ژیانە دەرباز بکە و تەجاوەزی کا و ڕزگاری بێت لێی بۆژوازی هیچ ڕێگایەکی بۆژوازی کوردایەتی بۆژوازی عروبی بۆژوازی ئیسلامی جگەل لەسەر کورد جگەل لە ڕێخستنەوەی ئابوووریەکی کاپیتالیستی پشبەست و بەهێزی کارێکی لەوەی تا ئێستا هەرزانتر هیچ ڕێگایشتری لە بەردەمدا نییە ئەوەش پێویستی بە جەنگێکی گەورەیە ئەوانەی کە ئێمە ئێستایی بینین لە بەسڕاوە تا بەغدا تا سلێمانی تا هەولێر گۆشەیەکە لەو داوا گەورەیە کە لە نێوان ئەم کەمایەتی بۆژوە دواکەوتووە لەگەڵ ئەو بەشەریەتە چەندین میلیۆنیە هەر ئێستا لە ئارادایە ئۆکتۆبەر نمونەیەکی بوو انتخابی پێش ئۆکتۆبەر هەڵبژاردنەکانی پێش ئۆکتۆبەر نمونەیەکی تری بوو هەڵبژاردنەکانی ئەم دوایانە بۆ خۆی مەیدانی ڕوبەڕووبوونەیەکی دیاریکراوی ئەو دووبەرەیەی ناو ئەو داوایە بوو و ئەو هەڵچوون و هاتنە مەیدانی قوتابیان و لاوانی کوردستان گۆشەیەکی تری ئەو پێکدادانەی ئەو نێو ئەو داوا چینایەتیە سەراسەری و قوڵە بوو کە لە کوردستان و عێراقا بە ڕۆژ بە ڕۆژ لە حەزە بە لە حەزە دەگوزارێ جا لەسەر جا دەبێ کە دەسەڵاتداران بوون لە بەرامبەر خواستی خوێندکاراندا ئەیانوت ئێمە ئەم خواستانە بەڕەوا دەزانین خوێندکاران مافی خۆیانە داوای ئەوە بکەن و ئێمە لەگەڵ ئەم خواستانەیەین واتە بەڕەوابوون و ئەوەی کە ئەم خواستانە بە ڕەوا دەبینن لەلایەن دەسەڵاتدارانەوە هەڵبەت مەسعود بەرزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان گوتی کە لە هیچ جێگەیەکی دنیادا دەرماڵە نادرێت بە خوێندکارانێک کە خوێندن بە خۆڕایی بێت ئەمە ڕێک جیاواز بەڵام بەگشتی باڵێن هەوسۆزی بۆ خوێندکاران نیشان دەدرا دەڕوانگەی ئەومە چەندێک جێی باوەڕان بێگومان ئەوە هیچ کەسێکی لە مناڵێک تا پیرە مێردێک و پیرە ژنێکی ئەو کۆمەلگایە بڕوا بە قسانە ناکە معلومە کەسێک کە خۆی شاری میلیتاریزە کردووە پڕی کردووە لە چەک بەدەست و تفەنگچی و ئۆ باشی سەرکوتگەر حازرە شەق لەسەری خوێندکارێکدا کە بەدەستی بەتاڵ هاتووە دیفاع لە ژیانی خۆی دەکە هاتووە داوای 150,000 دەکات 600 نەفەریان زیندانی کردووە و گرتووە حاڵەتێکی جەنجال لە کۆمەلگا ڕاگەیاندووە بە بڕای من ئەمانە تا ئەوەی گاڵتە بە عەقڵی خەڵک بکەن و الحاصل خەریکن خۆیان دەکەن بە مەسخەرە لە چاوی ئەو بەشەریەتەوە چونکە هیچ کەس باوەڕ بەوە ناکات ئەگەر لەگەڵ خواستی ژیانی ئەم کۆمەلگای لەگەڵ داوای ئەو کۆمەلگایی بۆ ژیان بۆ ئازادی بۆ ڕیفاهی ئەم جەنگە چێ ڕادگەیاندووە ئەم هەموو حەشدە چەکدارە کە هەر بەو پوڵ و پارەی ئەو کۆمەلگای کە تۆ دەست بەسەردا گرتووە خەریکی بەرداوەتە گیانی ئەو کۆمەلگایە معنای چییە پێویست ناکە بە بڕای من کەسێک بێ لێرە وڵانیان داتەوە خودی واقعێ ئەو واقعی کە کۆمەلگا تیای ئەژی خودی ئەم ڕەفتار و مامەڵەی کە ئەوان لەگەڵ ئەو کۆمەلگایەکەن لەسەر
ئەو خواستە هەرە سادە و ساکارانە بۆ خۆی وەڵامی ئەوانە درۆ لەگەڵ چیەکەن چیە بەم هات و هوشە ئەخاڵەتێنن قسەکەی ئەوەی تریان ڕاستەکە ئەوەی تریان ڕاستەکە ئەوەی سەرۆک وەزیرانەکەیان مەسرور بارزانانی ڕاستەکە کە وتی لە شتیوانە لە دنیا تەڵەبە خۆشی پار خوێنکار خۆشی پارە ئەدان چ جایوەکە دەوڵەت بیژیانەوە حاصڵ ئەمە حتا بیر لەوە ناکەنەوە بڵێن بابە نیوەی خەڵکی ئەم کۆمەلگایە ئەم کوردستانە 5 ملیۆنیە نیوەی ئەگەر بەشی نیوەی ئەگەر کەسێکی ڕاستەوخۆ کەسێکی زۆر نزیکی لە دەرەوە نەبێت لە سوید نەژێت لە فیلەند نەژێت لە بریتانیا نەژێت کەسێکی نزیکیان لەم دنیای ئەژیت ئەزانێ ئەگەر ئەوەش لێ بگەڕین حاصل لە دنیاکە کە بە ئەنتەرنێتەوە مەڕبوتە بە یەکەوە گرێ خواردەوە بۆ بەدەیەکی بچوو چێ ئەم قسەیان لێ قبول دەکات هەرو قسی ئەو خوێندکارەی کە بە پاڤێڵ تاڵەبانی وتی تۆ لە مناڵێکی سەربەشکەوە تا پیرە ئینسانێکی ئەم کۆمەلگایە باوەڕیان بێ ئەوە نەماوە خۆ جوای بخوان لە کۆمەلگا وەرگرتەوە معلومە ئەوەی کە کۆمەلگا ئێستا تا ئێستا ڕاوەستاوە هەر خۆش وەکو لە بەشێک لە دەربڕینەکانی ئەم خوێندکاران دەرکەوت ڕاوەستاوە لەسەرتان ڕاوەستاوە ئەوەیە کە هێشتا هاوسنجی هێز نەگەیشتوتە ئەو جێگایە کە ئێوە تێکەوە پێچین هێشتا ئەو بە قەولی خۆیان بە قەولی ئەوەی کە خوێندکاران و ڕابەرانی خوێندکاران و ئەوانەی کە دەرەکەوتن قسەیانە کرد وتیان هێشتا لەبەرەوەی هێشت کەسێکی ئاوا بەدیلێکی ئاوا بە تەواوەتی سەر و سامانی پەیدا نەکردووە کە ئێمە لە پشتی ئەوەوە لە ڕێگەی ئەوەوە بتوانین ئێوە لە کۆڵ خۆمان بکەینەوە ئەگەر نا ئێوە کارتان تەواوە ئەمەی خەڵک لەباری قەنەعەتەوە وەک باوەڕ ئەم باوەڕێکیا دروست بووە کە تەواو ئەمانە بەم شێوەیەن و ئەم شێوە ژیانە و ئەم بۆرژوازیە لەوە زیاتر ناتوانێ بیدا بەم بەشەریەتە ئیتر ئەو جەدەلە چینایەتیە قوڵەیە کە یەکلای دەکاتەوە چارەنووسی ئەم کۆمەلگایە چارەنووسی ئەم بەشەریەتە چارەنووسی ئەم گەنجە چارەنووسی هەموو ئەو بەشەریەتە کە چاوی بەسەر کوێرەوەری ئەو دەسەڵاتە چینایەتیەدا کردوتەوە بەکوێ دەگات. ئیبراهیم حسین زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوویت. منیش زۆر سپاسان دەکەم هەر بژین و ساو سەلامت بن. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.